کەم ماڵ هەیە لە گەڕەکی سابوونکەرانی شاری سلێمانی بەهۆی کۆنی و نۆژەن نەکردنەوەوە قوفڵی لێ نەدرابێت، تەنانەت بەشێکیان تەواو خاپوور بوون. گەرچی سابوونکەران یەکێکە لە گەڕەکە دێرینەکانی سلێمانی و وەک بەشێک لە شوناسی شار لێی دەڕوانرێت، بەڵام نەک نەکراوە بە ناوچەیەکی شوێنەواری و گەشتیاری، بەڵکو بەهۆی کەم تەرخەمیەکانی حکوومەت و لایەنی پەیوەندیدار ڕۆژانە گەڕەکەکە خاپوور و کۆنتر دەبێت. ئەم هاوڵاتیە دوای دەیان ساڵ لە وڵاتی غوربەت گەڕاوەتەوە سلێمانی و سەردانی خانووەکەی سۆفی کەریمی سەرڕاجی کردووە و دەڵێت پێویستە تەواوی خانووەکان هاوشێوەی ئەم خانووە ئاوڕی لێ بدرێتەوە. زۆر مهم بوو، زۆر یان دڵم زۆر بەڕاستی دڵم زۆر خۆش بوو کە شتێوان بینی کوردستان ئاگادارێتی و ئەوە خەریکێتی بە جوانی، یعنی نازان چۆن پێم لێم ینی بەڕاستی دڵم خۆش بپی، ینی پێم خۆشە بە ئەو خاوەنی ئەم شوێنە ئەوە ئاگادار بوو، ینی چۆنە لی فەخرە بۆ من کە کوردێک هاتوومەتەوە بۆ ئێرە ئەو شتێ جوان ببین. ینی دوای دروستکردنی دەیان گەراج لەم گەڕەکە دێرینانەی شاری سلێمانی، تازە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی دروستکردنی گەراجی نوێی قەدەغە کردووە و پلانێکی ئەو تۆش بۆ نۆژەنکردنەوەی ماڵەکان لە ئارادا نییە. کۆمەڵی ڕێنمایی تازە دەرچووە بە هیچ شێوەیەک طبعاً لەمە دوا مۆڵەت نادرێت بە گەراج لە سەنتەری شاری سلێمانی لەناو ئەم گەڕەکانی کە ئاماژەم پێکرد و هەروەها ئەو خانووەکە لە پوریانەی کە کەوتونەتە ئەم گەڕەکانەوە بە هەموو شێوەیە تێکدانیان چۆنەڵی قەدەغە کراوە کە نابێت بە هیچ شێوەیە تێک ئەگەر خانوویەک پێویستی بە نۆژەنکردنەوە بێکە بۆ نمونە مەترسی هەبێ بۆ سەر ژیانی خاوەنەکەی کەشفی هاوبەشی بۆ دەرەکەین لەلایەن شوێنەواری و بەڕێوەبەراتی شوێنەوار و هەروەها لیژنەکەمانەوە ڕێنمایی کەسەکە ئەکەین کە چۆن نۆژەنی. ئەو گەڕەکانەی لە سلێمانی بە دێرین ناو دەبرێن بریتین لە مەڵکەندی، سابوونکەران، ئابڵاخ، شێخان، جوولەکان، چوارباخ، کانی ئاسکان و سەرشەقام. بەڕێوەبەری شوێنەواری سلێمانی کێشەکە ڕەت ناکاتەوە و دەڵێت ئەو گەڕەکانە بەهۆی قەیرانی داراییەوە پشتگوێ خراون. لە قۆناغێکم 6 خانوویان دیاری کرد، بەداخەوە تەنها 14 دانیان ئیسملا کرا، ماباقێکی مایەوە و حیجزیان خرایە سەر بە هۆکاری سروشتی و بەوەی کە خزمەت لەو گەڕەکانە نەکرا زۆربەی مڵکەکان ڕووخاون. مڵکی کەلەپوریەکانیش خۆمان نزانین دارە ڕاو گڵن، ساڵانە پێویستیان بەسییانە هەیە. خەڵک زۆربەی سەتیان ناژی بە حکمیەوەی بۆتە هاتوچۆی سیارەیەکی زۆر و گەراژ ساڵانی 15 ساڵ پێشستا کە زۆربەی بۆ بە گەراج و مڵکەکان ڕوخێنراوە حالە و قەرەباڵخیا نییە، قورسە. خەڵک زۆربەی بەجێ هێشتەوە بیر لە شوێنی بازرگانیەکەنەوە. لە ماوەی ڕابردوودا بەشێک لە ناوچە شوێنەواریەکان ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون بوونەتەوە، بەڵام لەبەر ئەوەی نەتوانراوە بکرێتە سەرچاوەیەکی داهات و گەشتیاریش، هاوڵاتیانیش نەیانتوانیوە ئەو پرسە بە جددی وەربگرن و ڕۆژانە خان و شوێنە مێژوویەکان دەڕوخێنرێن و لە شوێنیان ئاپارتمان و ناوەندی بازرگانی دەبرێن بە ئاسماندا.